لا کارزان سڵاو لێ و لا بینەرانی کەناڵی ئاسمانی بەیان دیارە ئێمە ئێستاواتین لە بارگای سکرتارەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە بنکەی سەرەکی سەرپەرشتیکردنی پرۆژەی ڕێگای زانکۆیە کە پرۆژەیەکە تایبەتە بە قوتابیانی دەرچووی پۆلی 12 ئەم پرۆژەیە ماوەی 15 ساڵە بەردەوامە بە شێوازی جیاوازر لەو کاتێکە فۆرمی وەرگرتنی قوتابیان و پێشکردنی داخوازینامە بۆ زانکۆ پەیمانگەکان کە بەدەستنووس بووە لەو کاتەوە دەستی پێکردووە لەگەڵ سەرجە گۆڕانکاریەکانە هاتووە خزمەتی قوتابیانی کردووە لێرە قەرەباڵقێکی زۆر بەدیەکرێ ژمارەیەکی زۆر لە قوتابیان ڕۆژانە سەدا قوتابی سەردانی بینکە و بارگاکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانەکەن بە مەبەستیەوەی کە بتوانن فۆرمێکی سەرکەوتوو پڕکەنەوە زانیاری زیاتر لەوە ڕێبکاکتۆر سڵاو لێبێت دیارە دەوری قەرەباڵقە و ژمارەی زۆر قوتابی لێرە یەگەر دەرفەتمان پێ بێت چەند پرسیارێکدا ڕاستە بکەین بە کورتی پرۆژەی ڕێگای زانکۆ ماوەی 5 ڕۆژێکە دەستی پێکردووە چۆنە ڕوان تیشەکان ئایا قوتابیان بەدەمەوە هاتیان چۆنە بۆ پرۆژەکەیەوە هەڵە بەناوی خۆی بەخشندەی میێرەبان سپاس بۆ ئێوە دەستان خۆش بێ دیارە ئەو گرنگی پێدانی کەناڵی ئاسمانی پێیان بۆ پرۆژەی ڕێگەی زانکۆ بۆ کارەکانی تری ڕێگەی ڕێکخراوی قوتابیان بەرزە نرخێنی سوپاسی هەموو لایەکیانەکەی دیارە ڕێگەی زانکۆیەکێکە لە پرۆژە گرنگەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئامانجلەی خزمەتە بە قوتابی و خوێندکار لە تەواوی شار و شارەچەکانی هەرێمی کوردستان سوپاس بۆخوا لەگەڵ یەکەم دەستپێکی سایتی زانکۆلاین لە یەکەم ڕۆژەوە تا ئێستا دارگای بارگەکانمان کراوەتەوە تاوەکو ئێستا ئەتوانین بڵین زیاد لە 1500 قوتابی لێرە سەرجەم کارەکانیان بۆ کراوە بگرە یعنی زۆر لەوە زیاتریش هەبووە هاتەوە ڕێنمایی وەرگرتۆیان پرسیاری کردۆیان بۆ نمونە چەند شتێکی پێویست بە و ڕۆشتووە ئەم ساڵی ڕێگەی زانکۆ جیایە لە ساڵەکانی تر چونکە ئێمە ئەم ساڵ بە ستافێکی زیاد لە 200 کەسی لە تەواوی شارەکانە بەردەوامین لەگەڵەوەشدا دوو سیستەمی داتابیسمان ڕێک خستۆیەکیانەوەی کە هەموو ئەو کەسانی دێنە لای ئێمە ئەو کەسانە لای خۆمان تۆمارە و هەموو ئەو کەسانش دێنە ئێرە ئێمە نمرەکەیان داخلی کۆمپیوتەرەکەین لە کۆمپیوتەر پێمانەڵێ تۆ لە چ بەش و کۆلێژێک بەپێی کۆنمرەی ساڵی پار بەردەوام یعنی شمولی ئەو شوێنانەیەکە بە نزیک کراوەیە دکتۆر ئەگەر پێم بڵێ ئەو شارانی کە لە هەرێمی کوردستان لیژنەی ئێوەی لە یەکوێن بەڵێ ئێمە لە تەواوی ناوەندەکانی ڕێکخراوی قوتابیان بەداخەوە جگە لە ناوەندی پارێزگای دۆکمان کە لەوێ نەمانتوانی ئەم ساڵ بەردەوامین بەڵام بە پشتیوانی خی گەورە ساڵانی تر دەست پێەکەین ئێمە لە شارەکانی سلێمانی و هەولێر و پارێزگای هەڵەبجەوە ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین و هەروە لە کۆیە لە سۆران لە پشدەر لە هەڵەبجەی تازەوە هەروە دەربەنیخان و هەروە لە منتیقەی زەڕایەنەوانە لە پێنجێن لە تەواوی ناحیەکانی سنووری پارێزگای هەڵەبجە باورامان و سیروان و لە قەزاکانیش وەگوتم لە سەی سادق و لە پێنجێنیش بەردەوامە بێت. سپاس بۆ دکتۆر بێسوون سەرپەرشتیاری یەکەمی پرۆژەی ڕێگای زانکۆ بنەوێ ئاماژە بۆ بکەم پرۆژەی ڕێگای زانکۆ لە 4 قۆناغ پێدێ قۆناغ یەکەمی لەو کاتەوە دەست پێکات کە قوتابی پۆلی 12 ئامادەی تەواوەکات و نمرەکانیان دێتەوە هاوکاری قوتابیانەکەی لە وەرگرتنەوەی نمرەکان هەروە لە قۆناغی دووەمدا ئامادەکاریەکان دەست پێکات بۆ ئەوەی کە قوتابیان ئامادە بکرێن بۆ پرۆسی زانکۆلاین و سیمیناریان بۆ ئەنجام بدرێ و لیژنەکانی باڵای پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین دروست دەکرێن لە قۆناغی سێمدا کە قۆناغی جێبەجێکردنی پرۆژەکەیە لیژنەکان دانیشتن کە باڵای لیژنەکان دانیشتن کە فۆرم بۆ قوتابیان پڕەکەنەوە و لە قۆناغی چواردا هاوکاری قوتابیانەکەن بۆ گەشتنە زانکۆ پەیمانگەکان ئەمە زانیاریەکەی لە ئێمە بوو.